زەکی شەنگالی ئەندامی کۆردیناسیۆنی جڤاکی ئێزیدی لە 15 ئابی 2010 لە ئەنجامی بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک شەهید بوو. ئەو لە نێو جڤاکی ئێزیدیدا جێگایەکی پیرۆزی گرتووە. ئێستا و پاش ساڵێک لە شەهید بوونی گەلی ئێزیدخان ڕێچکەکەی فراوان دەکەن و درێژەی پێدەدەن. ئیسماعیل ئۆزدەن ناسراو بە زەکی شەنگالی لە 28 کانونی ساڵی 1952 لە گوندی شایسما سەر بە باتمان لە باکووری کوردستان لەدایک بووە. ساڵی 1969 بەهۆی زوڵم و زۆری دەوڵەتی تورک بەتایبەت لەسەر جڤاکی ئێزیدی وەک هەر بنەماڵەیەکی تری ئێزیدی کۆچ دەکەن بە ئەوروپا. ساڵی 1970 پەیوەندی بە بزوتنەوەی ئازادی کوردستان دەکات و لە نێو جڤاکی ئێزیدی ئەوروپا خەبات دەکات. لە ڕێخستنی جڤاکی ئێزیدی ئەوروپادا ڕۆڵی سەرەکی دەبینێت. لە ساڵی 1970 دا بە شێوەیەکی فەرمی بەشداری ڕیزەکانی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان دەبێت. ساڵی 1990 لەلایەن وڵاتی ئەڵمانیاوە دەستگیر دەکرێت و بۆ ماوەیەکی درێژ لە زیندان دەمێنێتەوە. پاش ئەوەی لە زیندان ئازاد دەکرێت خەباتی خۆی فراوانتر دەکاتەوە و بە هەموو هێزی خۆی خەبات بۆ جڤاکی ئێزیدی و ئازادی کوردستان دەکات. گەڕانەوەی بۆ وڵات. زەکی شەنگالی لە ساڵی 1992 بڕیار دەدات بگەڕێتەوە وڵات. بە تێکۆشان خەبات و پەیوەندیەکانی خۆی کاریگەریەکی گەورە دروست دەکات. لە نێو تەفگەری ئازادی کوردستاندا ڕۆڵێکی گەورە دەگێڕێت و دەبێتە ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کۆما جڤاکێن کوردستان کەجەکە. مامزەکی و بەرخۆدانی شەنگال. زەکی شەنگالی لە زۆر بواردا ڕۆڵی گرنگ دەگێڕێت بە تایبەت بۆ جڤاکی ئێزیدی و یەکێتی گەلی ئێزیدی تێکۆشان دەکات. کاتێک چەتەکانی داعش هێرش دەکەنە سەر شەنگال، زەکی شەنگالی ڕووی لە ئێزیدخان کرد و پێشەنگایەتی بەرخۆدان دەکات. بۆ بەڕێخستنکردنی ئێزیدیەکان و ئاوەدانکردنەوەی شەنگالێکی خۆبەڕێوەبەری و لەو پێناوەشدا بە شەو و ڕۆژ خەبات دەکات. بەم خەباتەش لە نێو تەواوی کۆمەڵگای ئێزیدیدا ڕێزێکی گەورەی لێدەگیرێت و وەک پێشەنگ قبوڵی دەکەن. خۆشەویستی ئەو بۆ جڤاکی ئێزیدی دەگاتە ئاستێک ئیدی جڤاکی ئێزیدی وەک پارچەیەک لە گیانی خۆی دەبینێت. ئێزیدخانیش ئیدی ئەو وەک مامزەکی پێنازە دەکات و بەم ناوەش لە نێو کۆمەڵگا و هەرێم دەناسرێت. خەلیل حاجی هاوڵاتیەکی شەنگالە و لە کاتی فەرمانەکەدا لەگەڵ زەکی شەنگالی بوو. بەم شێوەیە باسی ئەو ڕۆژانە و ڕۆڵی مامزەکی دەکات. مامزەکی ئیش خەڵکی شنگالێرە و ئێزدیە شنگالێرە و ئیش تایبەت سەرێکای شنگالێرە هەبوونا مامزەکی هەر تشت بوو. یعنی جڤاکی هێزا خۆش مامزەکی دەگرت. بووی ڕەنگی گۆ جڤاکی بەرخۆدا و هەتا ڤێگاڤێژی ژیان کرد. یعنی هەبوونا مامزەکی کرد گۆ جڤاک هێزا خوا ئیش مامزەکی بگرە ئیش نەسیحات و شیرەت و هاریکاریا گۆ بزارۆکە ڕە هاریکار بوو، گێنجارە هاریکار بوو، دایکارە هاریکار بوو، خۆرتارە ینی هەر کەسی ڕە هاریکار بوو و هەر کەس معنەویە هەر کەسی بلندت کرد. یعنی ڤی ڕەنگی گۆ خۆرتێ مەڕابوون سەرخوا گوتن مە مامەکەیە. یعنی وسە مە ئیرۆ مە بەهۆڕ نەتکرد پشتی vê fermanê yek karibê van şîret alme bike û vê hêzê bideme û weke rêberekî ji me re biber rêber û mezane bike. Siyasî pirskekê xwe askerî, pirskekê xwe çandî, pirskekê xwe dîplomasî, yanî ji bûna jiyana însan çi pêwîst be ku çawa em nixaş dikin me derfetê me derfet çêkir bûna heke ku me karîma van pirskekê xwe nixaş bikin wala ez vê baweriye dime لەگەڵ هێرشەکانی داعش مامزەکی پێشەنگایەتی بەرخۆدان و هەڵمەتەکانی ڕزگارکردن دەکات. لەلایەکی ترەوە خەباتی ڕێخستنکردن و بنیاتنانی ئیرادەی ئێزیدخان دەکات. لە چوارچێوەی ئەو خەباتانەشدا ئەنجومەنی ئاوەدانکردنەوەی شەنگال و دەستگاکانی دامەزراند تا ڕزگارکردنی شەنگال بە دەیاندام و دەستگا بنیاد دەنێت. مامزەکی وەک ئەندامی کۆردیناسیۆنی جڤاکی ئێزیدی پێشەنگایەتی دەکات. هاوسەرۆکی ئەنجومەنی خۆبەڕێوەبەری دیموکراتی شەنگال باسی ڕۆڵ و پێگەی مامزەکی دەکات و دەڵێت ڕۆڵی خۆ پێکانی الوێ فراغێ قواتێت ئەمنی هەموو وێت پێشمەرگاجیش عراقی هەموو ڤەکیشیاین مامزەکی لوێ دەورێدا کوتکاری بێژی گەهشتە ئەستەکێ گۆ فراغەک هەیە ئەم کاربن مەجلیسەکە ئاواکەر شنگالێ دەچێ بکن مامزەکی بوێ پێشەنگیە شنگێل 14 مەهایەک 2015 دکاری بێژی 27 ئینسان گەهاندنەیەک و دۆترێ
هەفتە جوانجی عالیە مەیتخۆرد بوون وجههای جواکێ بوون و 10 جوانجی دایک بوون وێ دەمێ دەستم مەجلیسە ئاواکەر کرد و معنیا مەجلیسە ئاواکەر چاوە ڕۆڵێ خۆل شنگالێدا بلەیزێت وی فەراغیدا چاوە ئێزیدیا کۆمیسەریەک بکە چاوە تفاقەکە چێ بکە بڕێیا vê مەجلیسە ئاواکەر مامزەکی ئەو ڕۆلێ خۆ بێلەیست و ملەت گەهاندە سەریەک دروستکردنی هێزی پاراستنی ئێزیدی پاراستنی ئێزیدخان ئەوی شێڵێکە کە مامزەکی پێشەنگایەتی دەکرد بە هێرشی چەتەکانی داعش بۆ سەر شنگال جڤاکی ئێزیدی بێپاراستنمانەوە کۆمەڵکوژی تێپەڕاند هاوکات لەگەڵ بەرخۆدان بۆ دروستکردنی هێزی پاراستنی ئێزیدخان بە پەلە خەبات دەکرا مامزەکی لەم ڕۆژەوە ڕۆڵێکی سەرەکی دەبینێت و لەلایەک هێزەکانی یەبەشە و یێژەشە بە پەروەردەکردن فراوان بوون لەلایەکی تر لە ڕزگارکردنی هەرێمەکان ڕۆڵێکی گرنگیان هەبوو ئەمڕۆژ وەکو هێزێکی ڕەوات دەناسرێت و بە شێوەیەکی فراوان لەگەڵ هێزە عێراقیەکان ئۆپراسیۆنێکی هاوبەش بۆ پاکردنەوەی شانە نووسوەکانی داعش ئەنجام دەدات هەروەها ئاسایشی ئێزیدخان ئاسایشی هەرێمەکەی لە ئەستۆ گرتووە شێرزاد شەمۆ بەرپرسی ئاسایشی ئێزیدخان دەربارەی خەباتی مامزەکی بۆ دامەزراندنی هێزەکانی پاراستن وتی حتان هەژی سەر تعلیماتی مامزەکی دمەشێ ڕاستیژی ینی چاوە ئەف ئینسانی ئاسایشی نزیکی جیڤاکە خۆ ببن چاوە داینوستاندنێ ڤیڕە بکەن تەعاملە ئینسانێ مەب ئینسانە ڕە چ بێ فەرقا مە و ئاسایشێ دی هێزی دەترێت پاراستنێ چ بن ئەف دیمەرەدا ئەو کردن دانیشاندان و ژمارە گوت نەبتنێم بیژن ئاسایش هەر سازیەکە هەبە کاربێت چاوە خلمەتە جڤاکە خۆ بکە خەبات و پێشەنگایەتی مامزەکی لە نێو جڤاکی ئێزیدیدا جێگایەکی گرنگی گرت ئەوانەی دژی ئەمە بوون و لەسەر ئێزیدخان ڕوویەکی تاریکیان هەبوو ئەوەیان بە ئامانج گرت لە 15 ئابی 2010 مامزەکی بەشداری مەراسیمی بەبیرهێنانەوەی قوربانیانی کۆمەڵکوژی گوندی کۆچۆی شنگال بوو کە چەتەکانی داعش لە ساڵی 2014 ئەنجامیاندا بوو پاش مەراسیمەکە مامزەکی بەرەو شنگال دەگەڕێتەوە سەرەڕای ئەو هەموو ئێشەی شنگالیەکان هێرشی کردە سەر شنگال و مامزەکی و بە ئامانجی کرد فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک بردومانی ئۆتۆمۆبیلەکەی مامزەکییان کرد و لە ئەنجامدا مامزەکی شەهید دەبێت بە بڵاوبوونەوەی هەواڵی شەهید بوونی زەکی شنگالی لە 4 پارچەی کوردستان و دەرەوەی وڵات تووڕەیی و خۆپشاندانی گەورە دروست بوو گەلی کورد بە تایبەت جڤاکی ئێزیدی ڕژانە سەر شەقامەکان لە دژی هێرشەکانی دەوڵەتی تورک ئیدانەکردن و ئاڵای ناڕازی بوون بڵند کرا گەلی ئێزیدیش بە دڵسۆزی و خۆشەویستیەکی گەورە خاوەنداریان لە مامی خۆیان کرد بە ئامادەبوونی هەزاران کەس بە خاک سپێردرا تەرمی مامزەکی لە 1970 لە مزگەوتی شەید دڵگەش و شەید بەرخۆدان لە چیای شنگال بە ئامادەبوونی هەزاران کەس بە خاک سپێردرا بۆ پرسەکەی لە جێگای جیاجیا چادر هەڵدرا و زۆربەی لایەنە سیاسیەکان بەشداری پرسەکە بوون پاش شەهیدبوونی مامزەکی گەلی ئێزیدی لەسەر ڕێچکەی مام ئیرادەی خۆیان بەهێزتر کرد و بۆ ناسینی خۆبەڕێوبەری ئێزیدخان تێکۆشان دەکات لەو جێگایی کە مامزەکی تێیدا شەهید بووە سمبۆلێکیان دروست کردووە و سەردانی دەکەن ساڵێک پاش شەهیدبوونی مامزەکی ئێزیدخان لە هەموو لایەک خەباتی خۆی فراوان کردووە بە بۆنەی ساڵ ڕۆژی شەهیدبوونی مامزەکی و گەلی ئێزیدی ماوەی 3 ڕۆژە بەرنامە و مەراسیمی تایبەت و یادکردنەوە بەڕێوە دەبن ئەزێ بقوربان و برا بقوربان و برایی نەمرێ مامزەکی نەمرە